سلاوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی 27 ساڵ تێپەڕ دەبێت بە سەرنجامدانی یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڵام دوای 27 ساڵ هەرێمی کوردستان نەیتوانیوە بێتە خاوەن پەرلەمان و حکوومەتێکی کارە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر فایق گوڵپی ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان و مامۆستا دارا محەممەد ئەمین وەزیری لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. لە ڕۆژێکەوەکی ئەڤرۆبەری 27 ساڵان یەکەم هەڵبژاردنên پەرلەمانê Kurdistanê pirêve çûn. Ev çende jî bi xwaleka dîrokî tête hejmartin ku têda sîstemê siyasî ji bereyê Kurdistanî berevdrustkirina Parlemanî hikûmetê hate guhorîn. Lê Parlemanê Kurdistanê neşiyaye yan delîve pê nehatiye dan rolê xwe bînît. Lewma jî taniha herêma Kurdistanê bê destûr maye. Guhorîna şêwazê hikûmdariyê ji bere ji bo Perleman û hikûmet pêngaveka geleka baş bû. Lê Perlemanê Kurdistanê di van 27 sala da neşiyaye hêvî û awaz û daxwaz û awatê milletê Kurd bîn tece û ew xebat û têkoşîna hatiye kirinê ji bo hikûmeteka dîmokrasî ya pêşkeftinxwaz ya yasayî destûrê ew jî bicih nehatiye. Perleman van 27 sala da نشیه دستوری که و هرما کردستانی در بخید و از بنجی و پشتراستید بیجم و بلگه جل سروی همیه هنه هزارها بلگه هر هالبجارتنه که در کتن سال نطقی که حتی نکدوی حتی وگاف که هالبجارتنه شریف و یتنزیه کردستانی نهات نکرد. یا اشکرای پارتن دا سالادار ندایه که پارلمان کردستان خودم پیگه که پیز بید تاوی را دای که پشته درگه پارلمان جهاتیه دای خستن. تمام دم جدا بشه که پارلمانتران دبیا و یاسادانان داد لواز بوینه. کارتکرنا پارتن سیاسی تایبەتی پارتن دەسەڵات کارتێکردنێک سەرەکی هەیە بۆ لاوازکردنا ئەمشێن بێژین هێزا پەرلەمانی و ئەرکی خۆ ڕاست و درست نەڕابن ئەڤژی ئەکید زڤریتن بۆ وی پێگەهی و ئەمشێن بێژین بۆی ڕەوشەنبیریە و پارتن مێ سیاسی هەین پێتەویە و یاسا بێتە جێبەجێکردن پێتەویە و ڕاست و درست بنەمایەن مافی مرۆڤ بێنە پاراستنێک. هرچند انجامدان و هلبجارتنان پنگاوکا دیروکیه و هبونا پارلمان و حکومت خالن پیشکفتنا سیستم سیاسی نه لیتان هرما کردستان نه بوی قوارک سیاسی یا سایی دیموکراسی داد پرور. آمد بریفکانی کانال آسمانی پیام دهوک. سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر فایقگر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەگەر بە شێوەیەکی کورتیش بێت باز لەوە بکەین کە 95 یەکەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو. هەڵبژاردنەکە چۆن بەڕێوە چوو کە یەکەمین ئەزمموی هەڵبژاردن بوو لە هەرێمی کوردستان. بەڵام ئەلبەتە ئەو هەڵبژاردنە دوای ڕاپەڕینی ساڵی 1990 بوو کاتێک کە ڕاپەڕین کرا بەرەی کوردستانی هەبوو. بەرەی کوردستانی لە نێوان ئەو حیزبانە بوو کە باڵێن خەباتی پێشمەرگایەتیان بەڕێوا برد کە ڕاپەڕین دروست بوو. بەرەی کوردستانی حکمیە کرد تر تقریبا ساڵێکی بەسەرا شوو بەسەر ڕاپەڕیندا. بەرەی کوردستانی بڕوایان وا بوو کە گۆڕانکاریەک بکرێت لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. گۆڕانکاریەکە چی بێ کە پەرلەمان هەڵبژێرێ دوای پەرلەمانیش حکوومەت پێک بێنرێ پەرلەمان و حکوومەت و دام و دەستگاکانی دادوەری و ئەوانە لە باتی بەرەی کوردستانی کاروباری هەرێمی کوردستان بەڕێوە ببن. ئەمە فکری دروستبوونی پەرلەمان بوو. تر ئەوە بوو لە یەکێک لە کۆبوونەوەکانی بەرەی کوردستانیا بڕیاریەوە درا کە هەڵبژاردن بکرێ لایەنی پەیوەندیدار قازیەکان و یاسایەکان وانەش ڕێیان وەرگیرە. ئەوە بوو بڕیاردرا کە حەڤەی 5 2000 بوو لە 1992 هەڵبژاردن بکرێ بەڵام بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی ئەو ئەبزان 2 ڕۆژ دواخرا 95 بەرەوە چون وا بڕیار بوو یەکەم جار حەڤەی 5 بەڵا وا بوو بەو شێوەیە بوو. تر 95 بەڕێوە برا ئەو کاتە چەندان حزب بەشداریان لە هەڵبژاردنەکانە کردبوو
و لە هەمان کاتدا کە هەڵبژاردنیش هەبوو هەڵبژاردننی ڕابریش هەبوو چەند لیستێک هەبوو لە ئەو کاتە لیستی پارتی دیموکراتی کوردستان هەبوو یەکێتی نیشتمانی کوردستان هەبوو لیستی بزوتنەوەی ئیسلامی هەبوو لیستی حیزبی سۆشیالیست هەبوو لیستی حیزبی شوێعی هەبوو و پاسۆک و پارتی گەل و حسەگ وابزانم بە یەک لیست دابەزی بوون و ئەوانە بێژگە لە لیستەکانی خۆیان هەرێکی کاندیدێکیشی هەبوو بۆ ڕابەری زوتنەوەی ڕزگاری خوازی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ڕەحمەتی مام جەلال بوو بۆ پارتی کاک مەسعود بوو بۆ بزوتنەوەی ئیسلامی ڕەحمەتی مام مۆسامەلا عوسمان بوو بۆ حسک و پاسۆک و ئەوان دکتۆر مەحموو بوو هەڵبژاردنەکەیەتە ڕۆژی 1992 بەڕێوە چوو تقریبا نتوانین بڵێن ینی هەم لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی گەرمی لێکرا هەم لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانە هیچ کێشەیەکی وا ڕووی نەدا کە شایانی بێ باسی ئەوە کرا دوای کۆتاییاتنی هەڵبژاردنەکان لە فڵان شوێن ئەم گزی کردو ئەو تەزویری کردو و ئەمانە هەبوو بەڵام بەبێ کێشە کۆتایی هات ینی خروقات هەبوو لە خروقات بازەکرا بەڵە خروقات بازەکرا بەڵە بازەکرا لە دهۆک بازەکرا لە سلێمانی بازەکرا ئەو بۆ ئەنجامەکەیەوە بوو کە تقریبا پارتی وەکێتی ینی دەنگیان وەکو یەکیان نابوو پارتی هەندێک لە دەنگەکانی زیاتر بوو بەڵام بە شێوەی ناکرد بڵین ئەو پەنجاویەک بێ ئەم چرونەوە بێ شتەکەوا بوو ئەو کاتە ڕێژەیەکی شاندا نبوو بۆی هەر حیزبێکی سیاسی هەر لیستێک دەنگی لەو ڕێژەیە زیاتر نەبوو وازام لە سەدا سێ بوو سەدا حەوت بوو من بیرم نایەتەوە سەدا حەوت بوو سەرەوەش بوو کە داواکاری شەو بۆی بکرێتە لە سەدا سێ و چوار و ئەوان بەڵێ دیارە ئەو سەدا سێ لە مناقەشەکانە بوو هەر لیستێک لە سەدا حەوتی دەنگەکان بە دەستنێنێ بۆی نییە ئەوڵێن لیستی براوە بێت بە براوە نازانرێ زوتنەوەی ئیسلامی و حسک و پاسۆک و پارتی گەل و ئەوانش نایانتوانی بێنە ناوینەکەەوە ناو پەرلەمانەوە پەرلەمان مایەوە بۆ پارتی وەکێتی ڕێککەوتن بە 50 تر دوایی بووە 50 پەرلەمان بۆ یەک پارتی بێ حکوومەت بۆ یەکێتی بێ ئەتر بەو شێوەیە دانیشتەکانی پەرلەمان کرا دوای حکوومەت پێگەێنرا یەکەم سەرۆکی پەرلەمان خواعفریکا جەوهەر نامێغ بوو نوێنەری پارتی بوو یەکەم سەرۆکی حکوومەت دکتۆر فواد ماسووم بوو تو دوای گۆڕانکاری هات سەرۆکی حکوومەتی یەکێتی گۆڕا بە کاک کۆسرەت بەو شێوەیە ئیشوکارەکان ئێتر دیاردەی بە 50 چەند ساڵێک وەزع باش بوو تا شەڕی ناوخۆی دەسی پێکرد کە شەڕی ناوخۆی دەسی پێکرد دیسان بارودۆخ بەرەو خراپی ڕۆشت سپاس دەکەم لە تەگرم و لە دکتۆر مامۆستا جەنابیشی بەخێر بێ سەبارەت بەوەی کە دکتۆریش باسی کرد هیچ هەڵبژاردنێک لە کوردستانە بەوەی نەوەتوێکشە بە شێوێک بەرەو نەچووە کە پاک و بێگەرد بێت یعنی یاخوو بۆنم لە کاتی خۆشیە هیچ هەڵبژاردنێک لە کوردستانە بەڕێوە نەچووە چونکە ئەمڕۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە باس لەوە دەکەن کە لە 1950 نەوەتوێکە بناغی دەوڵەت دانراوە و دواتر ئەزمموی دموکراسی پیشانی هەموو بۆ جیهان سەرمێ ئەزمموی دموکراسیێرێ و ئێستا بازۆکە کە ئێستش هەرێم نمونەیە کە لە پێکەوە ژیان و فەزای ئازاد و دموکراسیش بەناوی بەخشندەی میهرەبان سپاس بۆ بەڕێستان و سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێ لە ڕاستیدا ڕاستەیەکێک لە هیوا ئاواتەکانی گەلی کورد دوای ڕاپەڕین کە کوردستانیش وەکو هەرێمێک وەکو هەموو گەلانی دنیا ئیدارەیەکی سەر بەخۆ یاخۆ بەڕێوەبەری هەبێ ئەوە داوای هەموو لایەنە سیاسیەکان بوو بۆیە کاتێک دوای ڕاپەڕین باس لەوە کرا ئەکرێ ئەم هەرێمە بێ ئیدارە بێ بەڕێوەبردن بێ پەرلەمان بێ حکوومەت چون هەندێک کەس پێی وا بوو هەندێک لایەنە سیاسیەکان پیان وا بوو بە بارودۆخەکە هەروە بێ بزانین لەگەڵ عێراقا چیەکەی ناین دەبەرەوەکوێ ئەڕوا و هەندێک لایەنیش بەڕاستی پیان وا بوو کە ناکرێت بێ پەرلەمانبین دەرەنجام دوای ساڵێک بڕیاری هەڵبژاردن درا ئەو بوو لە 1992 لە 19 ئایارە هەڵبژاردنەکان کرا بێگومان ئەو هەڵبژاردنانە بۆ کۆتم هیوای خەڵکی کوردستان و خەڵک بە هیوا ئاواتێکەوە چوە پێشەوە بۆی دەنگ بدا بۆ ئەوی کە پێ بڵێن ئێمەش پەرلەمانێکمان دەبێ حکوومەتمان دەبێ
شەرعیە دانە بەبوونی هەرێمەکەمان دوای ئەو دەیان ساڵدا گیرکاری و وێرانکاری و ئەنفال و کیمیابارانەوەی بەسەر خەڵک کوردستان هاتووە و پشتیوانی نێودەوڵەتیشی هەبووە بێ ڕاستی بڵێن وەرەخراوە نێودەوڵەتەکانی بەشێکی زۆریان ئامادەی هەڵبژاردنەکە بوون بەڵام بەداخەوە یانی هەر سەرەتایەکێتی و پارتیەکێک پێم وا بوو لەو کارانەی کە ستەم بوو لە لایەنەکانی ترکدان ئەویان بڕیاریاندا هەر لایەنێک لە سەدا حوتی کەمتری هێنا بۆی نەبێ بەشداری بکە بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆرە لە سیستمی دیموکراسیا ئێستا ئەوانە نەماوە مەگە لە وڵاتێکی وەک تورکیا نەزانم ئێستا ئیشی تایسە لە سادەیە لە تورکیا بەڕاستی ئەمە بۆ سیستمێکی دیموکراسی پەسەند نییە ینی لە سادەی خەڵک لەبەرەوەی نۆ نیوی هێناوە مەحروم بکرێن نوێنەرەکانیان بچێتە پەرلەمانە لە سەرەتاوان زانی کە خوان زۆرینەی دەنگەکان دێنن یاوان بە حکمی بوونی میلیشیا و هێز و دەسەڵاتیان دەیانتوانی زۆرتر کۆنتترۆلی وەزاکە بکەن و خیبرەیەکی زیاتریشیان هەبوو وەکو لایەنەکانی تر بۆیە وتیانەوەی لە سا حەوت کەمتری هێنا بۆی نییە بەشداری بکە و دواتریش کاڵبژاردنەکان کرا بێگومان لەوەی کە خڕوقاتێکی زۆر کرا پێشەرکاری زۆر کرا باشترین بەڵگەوەی لە شارێکی وەکو دۆکە لە 100 خەڵک دەنگیا بوو لەو هەڵبژاردنە لە دهۆکە ڕێژەیەوانەی دەنگیاندا بوو زۆر زیاتر بوون لەوانەیە کە بۆیان هەیە دەنگدن لە هەولێرە لە 109 خەڵک دەنگیدا بوو لە 109 هەر نابێت لەبەرەوە یعنی گومانی کیانە خڕوقاتێکی یەکجار زۆر کرابوو دەنگدانێکی زۆر ئسانی وە هەبوو چەندین جار دەنگیدا بووە بەڵام لەگەڵەوەش خەڵک هەر بە هێندە بێزار بوو لە ڕژێمی پێش و چاوەڕان و هیوایەکیە بوو وی حکوومەتێک دروست بێ پرۆسەکان قبول بوو بەڵام دوجاری شۆکەوەی کە دوتەریش باسی کرد بەرەوەی کە پارتی بڕێک لە دەنگەکانی زیاتر بوو پێوا بە و پەنجاویەکەوەی چێتی چلوونەوە و چێتیش پێوا بوو خڕوقات کراوە دەنگە زۆرەی زۆر زیادەی لە دهۆک تێکراوە گەرەوە نەبێ پێچەوانەی ئەم زیاتری هەیە مشتومڕێکی زۆری لێکەوتەوە تا دوجار بۆی کێشەی ناوخۆ دروست نەبێت دوای چەندین کۆبنەوە لە نێوانی کێتی و پارتی و هەوڵی لایەنەکانی تر بەنجا بە 50 ڕێک کەوتن من پێم وایە 50 سەرەتایەک بوو بۆ دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان بۆ بەشکردنی هەرێمی کوردستان سەرەتای نەهامەتی و نەکبەتی بوو بۆ خەڵکی کوردستان و لەو ڕۆژەشەوە هەتا ئێستا ئەم دوو حیزبە هەرمانەوە هەر لە پێناوی منافەسەکردنی یەکتریا خەڵکیان چەساندەوە دەسەروەت و داهاتی ئەم وڵاتان ئاوا برد ئێستاشی لەگەڵا بێ ئاساوەرەکانی هەرماوە بە ڕادەیەکی ئاوا پارتی ئەم ساڵ کە زیاد لە 150 دەنگەکانی هەبوو بە تایبەتی لە دوای ئەوەی کۆتاکان و بزوتنەوەی گۆڕانیش لەگەڵیا بوو نەیتوانی حکوومەت دروستکا بێکێتی هەر نێتوانی بەیاسا وای توانی بەدەنگ وایە زۆری نەبوو کورسی زۆری نەی هەبوو بەڵام نەیتوانی لەبەرەوەی واقعەکە وایە لەو ڕۆژەوە کوردستانیان پەش کرد بە دوو ئیدارە دەرەنجام ئاساوەرەکانی هەتا ئێستاش ماوە زۆریش خراپ لەو کاتە یەکێک لەو کەسانەی کە پێشنیاری کرد کە با بڵێن یەکێتی دەکرێ ببێتە هێزێکی ئۆپۆزیسیۆن کاک نەوشیروانی ڕەحمەتی بوو کاک نەوشیروان پێی وا بوو دەکرێت بۆ ئێمەوەکو یەکێتی ئەمەی تەڕح کرد لە ناو مەکتەبی سیاسی یەکێتی کە با ئێمە بینەوە ئۆپۆزیسیۆن و پارتی حکوومەت بەڕێوەبەرێ بۆ هەڵبژاردننی داهاتوو تا و کاتێ ئێمە ئیشەکەین و دێنە پێشەوە ئەمە ئەگەر ئەو کاتە بکرایە من پێم وا بوو خزمەتی بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دەکرد ئەوە حیزبێکە دێتە پێشەوە 4 ساڵ مەجای بدەن بزان داخوا چیەک دوجاریش بە دوای 4 ساڵە ئەو حیزبەی کە ناتوانێت ئیش بۆ خەڵک بکە بۆ بەرژەوەندەکانی خۆی ئیش دەکات بە خەڵک سزای بدا و بێتە پێشەوە ئەم دوو ئیدارەیە دروست نەدەبوو بەر حاڵ بەڵام دیار وەکێتی خۆشی بە زۆرینەی دەنگەوەی پێی پەسەند نەبوو پێی وا بوو کار دەبێ شەریک بێ بچێتە پێشەوە حکوومەتەکان بەشکرد سەرۆکی بەکورتی بناغی دەوڵەتداری دانرا لەو کاتەوە زانچی بناغی دەوڵەتداری ئێمە یەکەم بوونی پەرلەمانەکە شتێکی گرنگ بوو و بوونی حکوومەتەکە شتێکی گرنگ بوو ئەمە ڕاستە ئەمە بناغەیە بوو بەڵام ئەم بناغەیە لەسەر بناغەیەکی خوار ئەساسێکی خوار دروستکردنی بینایە کە ئەساسەکەی خوار بوو هەتا ئاسمان هەر خوارە ڕوە ئێمە لەو ڕۆژەوە ئەساسەکە بە خواری هات و تا ئێستاش ڕاست نەکراوەتەوە باشترین بەڵگەشیانی باشترین بەڵگەش 2 ساڵی نەبەر شەڕی ناو خۆپایە بوو لەنەوە چوارە کە شەڕی ناو خۆپایە بوو پەرلەمان ڕۆڵی نەما حزب باڵاتر بوو لە پەرلەمان هەڵوەشایەوە حکوومەتەکە هەڵوەشایەوە و بە هەموو ینی تەنانەت وای لات پەرلەمان نتوانێت کۆبرەکانی خۆشی بکە وەکو گەورەترین و باڵاترین دەسەڵاتی تەشریعی ئەو بێ بڕیار بدە ڕۆڵی نەما ئیتر لەو ڕۆژەوە دەرکەوت کە بەڕاستی پەرلەمان لە وڵاتە دەوری نییە دەوری دەسەڵاتی ئەم دوو حیزبە و دەوری میلیشیا و دوجار ئەوانە بڕیار دەدەن هەر ڕۆژێک بیانەوێ قفڵوکلی لێدەن فەر بڕۆن بۆ ماڵەوە هەتا ئێستاش من پێم وایە وایە و داهاتوش لەسەر ئەم بناغی ئەم سیستەمی ئێستا هەیە هەروە بێ باش سپاس دەکەم مامۆستا دکتۆر چەبارەت بووی کە
پەرلەمان لە یەکەم ئەزممویدا بەڕێز ئەندامی پەرلەمان بوو ینی ڕۆڵی هەبوو ینی وەکو ئێستا مەسەلەن بازەکە کە ڕۆڵی پەرلەمان زۆر لاوازە ئێستا ئەو کاتە باشتر بوو ڕۆڵی پەرلەمان تەداخولی حیزب کەمتر بوو یاخود ئێستا زیاتر تەداخولی حیزب لە کاری پەرلەمان بەڵێ خۆی پەرلەمان کە هەڵبژێرا ئەبێ ئیتر حکوومەت پێک بێت دوای حکوومەت ئیتر هەچی کاروباری وڵات هەیە حکوومەت بەڕێوەی ببە لەگەڵ دەستگای دادوەری و پەرلەمان هەم شەریع بێ یاسا دەرکە هەم چاودێری بکە بەڵام یەکێ لە ئەرکە هەرە گرنگەکانی تر لە وڵاتێکا کە دەستور نەبێت لە هەرێمێکتا کە دەستوری نەبێ ئەرکی سەرەکی پەرلەمان ئەوەیە کە پرۆژەی دەستور ئامادە بکە و خەڵک دەنگی لەسەر بدا و لە ڕێگەی دەستورەوە تر ئیشەکان بکرێت ئەو کاتە مەجای با بڵێن پەیمان شکاندن کاری نایاسایی تەدەخڵاتی حیزبی وردە وردەکەمە بێتەوە بەڵام یەکێ لە کێشە سەرەکیەکانی پەرلەمان لە خولی یەکەمداوە تا ئێستش ماوەتەوە ئەوەیە کە دەستوری ئامادە نەکرد پرۆژە یاسای دەستوری وایە یەکێک لەو پرۆژانەی با بڵێن کە پەرلەمان ناقەشی لەسەرکات تەبەن چەند پرۆژە یاسایەکی پرۆژە یاسای حکوومەت هی وەزارەتەکان پرۆژە یاسای هەڵبژاردن نازان چی زۆر شتی کردووە بەڵام شتی هەرە گرنگ بۆ ئەوەی وەکو بڵێ ڕێڕەوێکمان هەبێ یان نەخشە ڕێگایەکمان هەبێ کاری لەسەر بکەین بەو لایەن نەڕۆین بەو لایەن نەڕۆین کەس نەتوانێتە دەخۆل بکە لە کاروباری ناوخۆی خۆماندا دەستورەکە باش دەستورەکە بەڕێز ئەندامی پەرلەمان بووی لە 92 ینی مەسەلەی پرۆژەی دەستور قسە باسی لێ دەکرا بەڵە من چەند جارێکیش باسم کردووە ئەو کاتە نوری تاڵەبانی پرۆژەیەکی دەستوری ئامادە کردبوو نردبووی بۆ پەرلەمان پەرلەمانیش دابووە لیژنەی یاسایی لیژنەی یاسایی مناقەشەیان لەسەرە کرد لەو کاتە کە مناقەشەیان لەسەرە کرد مەکتەبی سیاسی پارتی وێکێتی وتیان کاتی دەستور نییە ئەو پرۆژەیە بوەستیانە لەو ڕۆژە وەستانویانە تا ئێستا لەو ڕۆژە وەستانویانە تا ئێستا وەستانویانە بۆ ئەوەی تاوانێت دەستور چییە دەستور ینی ماف و ئەرکی هەموو لایەک دەستنیشانەکە دەسەڵات چه مافێکی هەیە چه ئەرکێکی هەیە خەڵک چ مافێکی هەیە چه ئەرکێکی هەیە بە گوێرەی ئەوە ئێستا ئێمە سیرکردن ئەگەر ناکۆکیمانێ بێت لەگەڵ عێراقا ئەڵێن عێراق وەفای نەبووە بۆ بەندەکانی دەستور تایبەت بە هەرێمی کوردستان بەزێمە ئێستا هیچ شتێکمان نییە تا خەڵک بڵێ بە دەسەڵات تۆ ئەمە نەکرد تۆ ئەوە نەکرد تۆ ئەرکی خۆت جێبەجێ نەکرد نەکرد بۆچی ڕایانگرت ینی لەو کاتەوەندەی یەکەم بە فەرمانی ئەوان خۆی ئێستا خاوەنی دەستور خۆی ئەوەی کە ئەیبینین ئێمە ئایا هێزێکی دەرەکی ئەوەی کردووە نابێ ئەوە بکەن ئەگینە تادیددانەکەم یا بۆ خۆیانە بۆی دەسەڵاتێکی تا کۆتاییان هەبێت دەسەڵاتی یابووری دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی چی ئەوانە هەتا ئێستا ئێمە دەستورمان نییە ئەو شتانەی کە ئاکرێ مەکتەبی سیاسی حیزبەکان سەرۆکی حیزبەکان بڕیاری لێ ئەدەن یا ئەبێتە یاسایە یا بێتە بڕیارێکی پەرلەمان باشە جێبەجێ بکە تداخلی حزب یاخود ڕۆڵی پەرلەمان ئەو کاتە کاراتر بوو یاخود ئێستا بووچوونی ئەو کاتەش هەروە بوو بەڵام هەندێک مناقەشە کرا چۆن بوو چۆن نەبووە ئێمە بۆ نمونە جارێکیان لە کۆبوونەیەکە لەگەڵ خاڵی خۆشوو مامجێل کۆبوونەوەمانە کرد فراکسیۆنی سەوس هەندێک پرسیارمان لێ کردوانە ینی وا ئەم قسەی وا وەڵامی دامەوە ینی ئەمە تعبیرێکی این بوو هەندوتی هەندێک شت من وەڵامتان نادەمەوە چونکە لە مەکتەبی سیاسی بەرپرسی پەرلەمان دکتۆر کەمال فوادە ئەم قسەیە ئیتر معنای ئەوەیە مەکتەبی سیاسی بەرپرسی فراکسیۆنە نەک فراکسیۆن بەو شێوە بێ کاکە حەکیم ئێمە مەسلەی هەڵبژاردن و پەرلەمانەوانە لە ئەسڵا خۆی حیزب بۆچی دروست بووە حیزب بۆ ئەوە دروست بووە لە ئەوروپا لە وڵاتە لیبراڵەکانە هەڵبژاردن هەبووە پەرلەمان هەبووە حیزبیان دوای هەڵبژاردن و پەرلەمان دروست کردووە حیزبیان بۆ دروست کردووە کە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە ڕیکلام بکە بۆ لیستەکە بۆ کاندیدەکانی بەڵام دوایی کە هەڵبژاردنەکەتەوە بۆ ئەو حیزب چی لێت ینی ئەچێتەوە قاوغی خۆی ئەگەر هەڵبژاردنەکەی بردەوە حکوومەت پێگەێنێ بەرنامەکەی جێبەجێەکە ئەگەر نەشی بردەوە ئەوە بۆ خۆی تا هەڵبژاردنێکی کە چاوەڕوانەکە بەس لای ئێمەوانێ لای ئێمە پەرلەمان بۆ خزمەتی حیزبە پەرلەمان بۆ گەورەکردنی حیزبە ئەمە ڕاستیە کە حکوومەتی ژەر بەو شێوەیە
نەک حزب لە خزمەتی پەرلەمان و حکوومەت بێ و حکوومەت و پەرلەمانیش لە خزمەتی میلەت بێ شتەکە پێچەوانە کراوەتەوە ئەگینا خۆ حیزب بۆی هەیە کاندیدی خۆی هەبێ بەرنمەیەکی تایبەتی خۆی هەبێ بەڵام بێ ئەمە تا سنوورێک بێت تا کاتێکی دیاریکرااو بێ نەک بەو شێوەیە ئێستا حزب تەدەخلاتی هەموو گیانی پەرلەمان بکە حکوومەت بکە هی دەسەڵاتی دادوەری بکە بۆیە ئەو شتانەی کە هەبوو کە خەڵک پێشببینیە کرد زۆری پێخۆش بوو پەرلەمانمان هەبێ حکوومەتمان هەبێت دەسا و دەستکردنی دەسەڵات دەبێ وا دەرنەچوو وا دەرنەچوو لەبەری دەستورمان نەبوو لەبەرەوە مشتەکان بۆ حیزب بوون حزبیش هەم پەیوەندی بە چەند بەرپرسێکەوە بوو خاڵێکی تر کە گرنگ بوو یەکێ لە کێشەکان لە خولی یەکەمی پەرلەمانەوە بوو کە داواکرا مامجلال و کاک مەسعود بەرپرسیارەتی یەکەم وەرگرن لە پەرلەمان و لە حکوومەت داواکاری پەرلەمانتاران بوو داواکاری خەڵکیش بوو بۆی تر ینی دوو هینمان نەبێت دوو شوێنی بڕیارمان نەبێت ێ بەس نەیان کرد هیچیان ئامادە نەبوون نەیەکیان بێتە سەرۆکی حکوومەت ئەویکیان بێتە سەرۆکی پەرلەمان لەبەرەوە دوو مرکزی قرار مایەوە مرکزی حیزب مایەوە لەگەڵی پەرلەمان و حکوومەت طبعا حیزبەکە گەورەتر بوو چونکە سەرۆکی حیزبەکان پلەی حیزبی ئەندامانی پەرلەمان باشتر نەبوو لەنەوە دوو بەراورد بێ ئێستا بخولی ئێستا خۆی ئەخر ینی لە چ ڕوویەکەوە باشتر بوو ماوەسمەوەی زیاتر لە ناوەندی بڕیار نزیکتر نەبوو خۆی مەسەلەکە چی بوو ئەو کاتە هێشتا حیزب بە تەواوی کۆنتترۆلی ئینەکەی ناکرد وەزعەکەی ناکرد بۆ نمونە هەندێک دەبوو ئەندێ مناقەشە ئەکرا جارجار ئەندام پەرلەمانێک لە دژی لیستەکەی خۆی قسەیەک ڕێیەدا یا دەستی بەرز ناکردەوە ئەم شتانە بووە و کراوە ئەتر ئێستا چۆنە لەو حاڵەتانە ماوەیان نەماوە بەس ڕۆژ لە دوای ڕۆژ حیزب زیاتر دەستی خستە بینەقاقەی پەرلەمان و دام و دەستگاکانی تر سپاس دەکەم مامۆستا بکەرم و لای پەرێز سەبارەت بە هەڵبژاردننی ڕابەری ڕزگاری خوازی گەلی کوردستان نێوکاری چی بوو کە یەکلا نەکراوە پەرلەمان نەتیجەکە یەکلا کراوە بەڵام ئەو یەکلا نەکراوە تا 2005 مەسەرەن کە ناوەکەی گۆڕا بۆ سەرۆکایەتی هەرێم و ئینجا هەرێم مەسەرەن سەرۆکی پەیدا بوو کە تاک وسە مەسەر ئاساوارەکانی ئەو سەرۆکایەتیش لە دوای هەمان ڕنگدانەوەی ساڵی 92 زانی وەکو ئەمری واقع پەرلەمانەکە قبول کرا دوایەوەی 50 ڕێککەوتن بەڵام لەبەرەوەی دەنگەکانی ئەو ڕابەرایەتیش هەر بە ڕێژەیەکی زۆر کەم فەرقی هەبوو و بێگومانیش بوون لەو ڕێژە ساختەکاری کە کراوە یانی شتێکی بەڵگەنەویست بوو ساختەکاریەکە بۆیە گومان کەوتە سەر ئەو دەنگدانی ڕابەرایەتی و دەرەنجامیش هەر یەکلا نەبووە و من پێم وا بوون ئەو کاتە و نە ئێستاش هەر یەکلا نابێتەوە چونکە لەو سەردەمەشدا نەیەکێتی پێی قبول بوو مەسعود بەرزانی ڕابەرایەتی بکە و نە پارتیش پێی قبول بوو بەڵێ جەلال تاڵەبانی ڕابەرایەتی بکە بۆیە مام جەلال و کاک مەسعود ئەو کاتە دکتۆر باسی کرد پەرلەمانیش و خەڵقیش و حیزبەکانی جامە بە ئەوان بێن یەکیان سەرۆکی حکوومەت بێ یەکیان سەرۆکی پەرلەمان بێ بۆیە ئەوان خاوەنی بڕیارن حیزب لە دەرەوە دەستێوەردان نەکە و دوایی پەرلەمان و حکوومەتێکی بەهێزمان هەبێ بەس ئەوان ئامادە نەبوونەوەشیان قبول نەکرد کە ئەوان قبول نەکرد لە ڕابەرایەتەکەشان نەگەشتە نەتیجە ئەو کاتە طبعاً چێشمەچێشمی نێوانێکێتی و پارتی قوڵتر و قورستر بوو هەر امتیدادی ئەو کێشانەی لە پێم وایە لە نێوان باڵی جەلالی و مەلایی لە شەستەکانەوە سەری هەڵدا هێشتا هەرما بوو هێشتا چۆنەڵێ زروف و ناچاری ئەو حاڵی کردبوو با بڵێن نێکێتی و پارتی یەک خزبەوە بەرەی کوردستانی دروست کردبوو ناچاریەک کە هەرێمی کوردستان بەرەو ئەوە ڕۆی هەموو خاکەکەی سوتماک کرا و ئەنفال کرا و کیمیاباران کرا و بارودۆخێکی زۆر سەخت لە هەرێمی کوردستان دروست بوو دواتریش خوا دەروێکی کردەوە و سەدام حەماقەتێکی نواند و چوو کوێتی داگیر کرد و بەخێر گەڕا و ئێمە ڕزگارمان بوو ئەمە وای کرد کەم بەرەی کوردستانە زیاتر تەفعیل بێت چۆن پێکەوە کار بکەن و حتمما من پێم وایە هەم فشار و هەم هاوکاری نێو دەوڵەتیش هەبوو بۆ ئەو کارە بۆ دروستبوونی بەرەی کوردستانی ئەگەرنا ئەو چێشمی نێوانێکێتی پارتی لە گەرمایە بوو لەبەرەوە پارتی پێی قبول بە ڕابەرایەتەکە لای مام جەلال نەپێچوانەوە تا 2005 سەرۆکی هەرێممان نەبوو ینی پەیوەندی بۆ بوو کە هیچیان قبوڵیان نەبووە سەرۆک بێت زان چۆنە ئەوە ئەسڵەن ئێمە دکتۆر باسی شتێکی کرێمە کە دەستورمان نەبوو دەستور سیاست و هێڵەگشتەکانی دەسەڵاتی سیاسی وڵات دیاریەکە دەستور سیاسەتی هەرێمەکە دیاریەکە دەستور
دایکی یاساکانەکە لە هەرێمەکەەوە دەرەچێت بەڵام ئێمە کام دەستورەمان نەبوو بۆیە بەڕاستی کەوتو بۆ ئیشتیاداتی حزبی و دوجار دو بڕیاری ئەو حزبە هەچ شتێکیشیان ویستە بێ ویستویانە بیبن لە ڕێی پەرلەمانەوە شەرعەتی پێ بدەن بەڵام زۆر جاریایەکێتی ڕێگر بۆ یا پارتی بووە دەرەنجام نایانتوانی دەستورەکەش ئامادەکەن چەند جار ڕژنووسی ئەو دەستورە هەر لە یەکەم جارەوە کە دکتۆر نووری تاڵەبانی ڕژنووسێکی پێشکەش کرد هەتاکو ئێستاش چەندین جار دەستکاری کراوە ئەم ڕژنووساتۆتە پێشەوە بەڵام لە نەتیجەی چێشمی ئەم دوولایەنە نایەنەشوە دەستورەکە ببێ کە دەستورەکە نەبوو دوای بارودۆخی کاتە پێشەوە کەوتیان ناربوونی سەرۆکی هەرێم شتێکی پێویست نییە نابێ هەبێ وەگەر هەبێ کێ بێ ئێمە فترەیەکی زۆر لە شەڕی ناوخۆیە ژیان چکە دوای ئەوەی کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد لە 94 ئەم سراع و چێشمە بۆ حکوومەت و پەرلەمانی پەکخست دوای دوو ئیدارەی دروست بوو دوای دوو حکوومەتی دروست بوو مامجلال لێرە سەرۆکی ئەم هەرێمە بوو کاک مەسعود دیلە سەرۆکی هەرێمەکەی ئەولا بوو بە شێوەیەکی نافەرمی هەچەند بە جۆرێک لە جۆرەکان شەرعەتیشیان پێدا بوو هەتا دوایەوەی کە ڕژێم ڕووخا جارێکی تر لە ژێر فشاری ئەمریکا لەسەر و هەمویانەوە داوای ئەوەی کرد یەکێتی پارتیە بێم کێشەکانی خۆیان کۆتایی پێبێنن لە بەرەوەی مۆزوعی ڕوخانی ڕژێم لە پێشەوەی فیالەن وا کراوە ڕژێم ڕووخا بەڵام دوای ڕوخانی ڕژێمیش ئێمە هەر نەمانتوانی ڕاستەخۆ حکوومەتێکی یەکگرتو دروستکەین 2 ساڵ دوایەوە ئەنجا توانرا یا با بڵێن 3 ساڵ تقریبا دوایەوە ئەنجا توانیان حکوومەتی یەکگرتو دروستکەنەوە و کابینەی پێنجەم دروست بۆ بە سەرۆکایەتی کاگنێچیر و لەو کابینەیەشا کە حکوومەت دروست کرایەوە هێشتا هەر یەک حکوومەتی نەبوو دوو وەزیری ناوخۆمان هەبوو دوو وەزیری دادمان هەبوو دوو وەزیری پێشمەرگەمان هەبوو دوو وەزیری ناوخۆمان هەبوو دوو وەزیری عەدڵمان هەبوو ئەوانەمان هەمووی دوو هەبوو جگەلەوەی دوو دەستگای ئاسایش هەبوو لە شارێکی وە کەرکووکە دوو مدیری ئاسایشی کورتە بوو دوو مدیری ئەوقاف هەبوو نازانم دوو مدیری چی هەبوو ئەو ئاساوارانەی هەرما بوو لە بارودۆخێکی ئەوە چۆن سەرۆکێک بۆ هەرێم هەڵبژێردرێ لەبەرەوە ئەو پرۆسەیە چۆنەڵێ هەر خراە ژێرەوە چونکە نەشی بەڕاستی نێتوانی خزمەت بە خەڵکیش بکەوە هیچ کێشەیەکی چارەسەر نەکرد من پێم وایە ئێستاشی لەگەڵا بێ بوونی پرۆسەی سەرۆکی هەرێم لە هەرێمی کوردستانە کێشەی دروست کردووە کێشەی چارەسەر نەکردووە چونکە یەکەم ئێمە دەستورمان نییە دوو ئەم دەسەڵاتی سەرۆکی هەرێمە زۆر جار قۆڕەخە کرێت لەلایەن حزبێکی دیاری کراوە حزبەکانی کێش ئەمان پێپەسەند نییە دواتریش دەسەڵاتەکانی تێگیرێ لەگەڵ دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و دەسەڵاتی دادوەری ئیتر ئەمە وای کردووە ئەم سەرۆکایەتی هەرێمە من پێم وایە بەقەدەر ئەوەی کە کێشەی دروستکردووە نەیتوانیوە کێشە چارەسەرکە نەیتوانیوە یەک ڕیزی میلەتەکە پارێزە نەیتوانیوە بێلایەنی خۆی لە حکوومەت و پەرلەمانەکە پارێزێ نەیتوانی نوێنەرایەتی هەموو خەڵک بکە بەقەدەرەوەی نوێنەرایەتی حزبێک بووە بۆیە سەرکەوتو نەبوون تێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەگەڕێنی وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە کارگەی شەربەتی خاڵقی لە دەستپێشی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت چای مەلیک بە هەموو جۆرەکانی بۆندار و بێبۆن و هێلدار با کێشی جیاواز لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالێتی ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە
ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی. سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەو کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی. بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عەربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دکتۆر گەڕێم و لای بەڕێزت سەبارەت بە گرنگی حکومەت و پەرلەمان وا دابەشکرێت کە مەسەلە حکومەت یەکەم جار لایەکێتی بێ و پەرلەمان لای پارتی بێ، یعنی هەردوو لە ئەو کاتە بە گرنگەوە لە هەم لە حکومەت و لە پەرلەمانیشان دەڕوانی. خۆی پارتی لەبەرەوەی خۆی بە براوەی یەکەم ئەزانی تامان کە موافقەتیشی کرد کە پارتیەکێتی یەکی خاوەنی 50 کورسی بن، ئەو وەکو تەنازولی کردبوو لە مافی خۆی بەو شێوەیە سەیرە کرد و سەرەتا پەرلەمانیشی بە گرنگتر دەزانین تا حکومەت. بۆچی پەرلەمانی ئەوەندەی یعنی ئەوە بۆچوونی ئەو کاتە پارتی بوو، بۆیە وتی من پەرلەمان بێ. بەڵام دوایی کەماوەیەکی پێچ و سیرەکە حکومەت چالاکترە، زۆرتر بەرهەمی دیارە، زۆرتر خەڵک لێ کۆ بێتەوە و یەکێتیش ئەتوانێت ئیسفادەی لێ بکە بۆ بەرژەوەندی حیزبی خۆی. ئیتر پارتی کەوتە هین وەکو بڵێ بیان و گرتن و ئەملاولا. جارێکیان نوێنەری سەرۆگۆزیرانی بەریتانیا هاتبوو بۆ هەرێمی کوردستان، ناوی جفری ئەو کاتە جفری ئارچەر بووە، نوێنەری جۆن مێجەر بوو. جفری ئارچەر تەبەن نامێکی هێناوە، ناوەی سەرۆگۆزیرانی بەریتانیای هێناوە. بۆ کێ هێناوە؟ بۆ سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان. تابان کە بینیان شتێکی وایە برا دەرێنی پارتی قبولیان نەبوو ئەم نامەیە بچێتە کۆبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوەن، ئەبێ لە پەرلەمان بێت. پەرلەمان لە بەروی سەرۆکی پەرلەمان سەر بە پارتیە، یعنی ئەم عقلیەتە حیزبیە تەسکە. ئێمەش بە تەبیعی مانزانی دانیشتین هەموو فراکسۆنی سەوز و زەرد و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی وەزیران کاک کۆسرەت بۆ کاتە لەوێ و نامە خوێنرایەوە. کابرای ئینگلیز وتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. من ئینگلیزیە زانم شتەکان چۆن بوو، بەداخەوە ئەندامێکی مەکتەبی سیاسی کە ئەو کاتە تەرجمەیە کرد، وەرگێڕانیە کرد، وتی بەڕێز سەرۆکی پەرلەمان. یعنی على ئاساس ئەم نامەیە لە سەرۆکی وەزیرانی هینەوە بەریتانیا و بۆ سەرۆکی پەرلەمان هاتووە. ئەمە شتێکی لە عرف و عاداتی دیبلۆماسی و سیاسی شتیوان نییە. بەڵێ ینی نیان قبوڵیان نەبوو ئەو نامەیە لە سەرۆگۆزیرانی بەریتانیاوە بێت بۆ سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان لەبەرەوەی لە سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان سەر بە یەکێتیە. ئللا ئەبێ شتەکە وا وێنا بکرێ کە ئەم نامەیە بۆ سەرۆکی پەرلەمان هات. ئەمانە مەسەلە بوون. یعنی ناکۆکی چی بوو کە لەسەر خاڵە سنووری بێتای خاڵە سنووریەکان بەتایبی ئیبراهیم
خۆی مەسلەی برایم خەلیل تەبعاً گومرگی برایم خەلیل ئەو کاتە کوردستانی ئەژیان بەڕاستی گومرگی برایم خەلیل پارتی وەکێتی دوای ئێمە زانیمان بەڕاستی هینیان دابش کرد بوو ینی گومرگی برایم خەلیان کردو بە سێ بەشەوە بەشێکی بۆ پارتی بەشێکی بۆ یەکێتی بەشێکیشی بۆ حکوومەت دوای ئەوە بە یەکسان دابش کرد بوو بە یەکسان دابشیان کرد بەڵام پارتی کە ئیبینی لە منتیقی برایم خەلیل و لە دهۆک و لە زاخۆ خۆی باڵا دەستەوە و یەکێتیژی سفادەی لەو هینە کردووە لەو لە ساسی پێنج کردووە ئەوەش یەکێک لە کێشەکانێکا بوو بیانوی ئەگەر کە ئەوە کەم کاتەوە ئەوە وا لێ بکە و مەشاکل دروست و بە تایبەتی وەزیری داراییش سەر بە یەکێتی بوو لەبەرەوە ئەوەش یەکێکە لە کێشەکانی کە دروست بوون ئەو کاتانە هەندێک حاڵەتی کەشە بوو مەسەلان ێستا لەم ئێمە ڕەخنەمان لە پارتی گرت لەو نایە پارتی پرۆژەیەکی ئامادە کردبوو لە بۆ پەرلەمان ڕۆژی شەهیدانی کوردستان کەی بێت ئەو پرۆژەکەی پارتیەوە بوو کە ئەبێ ڕۆژی شەهیدانی کوردستان ڕۆژی هەڵەبجە بێت شانزەی سێ بێت فراکسیۆنی ئێمە فراکسیۆنی یەکێتی لەگەڵەوانە بوو وڵی نازانم هەر لەبەرەوە بوون کە ئەوان زوو دەست پێش خەریان کردو کە پرۆژەکەیان ئامادە کردو خۆیان نیان کردووە یا هەر یەکێتی ویز هەر لەبجە نەمێنێت چۆنە نازانم بە هەر حاڵێک بوو بە عملی وا بوو ئتر حتا و برادرانی تریش کە پێشمەرگەی کۆن بوون خەڵکی هەڵەبجەون بێجگە لە من و سیروان نۆرۆری خوا ئەفریقا هەموو لەگەڵەوە بوون دەنگیاندا دژ بە پرۆژەکە من و سیروان دەنگمان لەگەڵ پرۆژەکە بوو دەنگمان لەگەڵ پرۆژەکەی پارتیا بوو ئیتر ئەمە وای کرد کە ئێمە لە سنووری دەسەڵاتی یان لە ڕێنمایەکان و چوارچێوە ڕقەکەی حیزب دەرچوین وەکو بڵێ هەر لەوێ خراینەوە لیستی هینەوە لیستی ڕەشەوەتر لە لای پارتیەوە ئیتر کەوتنە دژایەتی کردنمان تاکۆتاییەوە جامە بەستم چییە پەرلەمان شوێنێکی دەرکردنی یاسا و دەستور و چاودێریکردنی حکوومەت نەبوو هێندە شوێنی ململانەی سیاسی بوو هێندە شوێنی ئەوە بوو یەکێکیان پرۆژەیەک بێنێمی کە دژی پرۆژەکە بێ ینی یەکێکیان دەنگێک بەسکاتەوە لەگەڵ ئەو فراکسیۆنە ناوێشتیوە ئەبێ تۆ هەر لەگەڵ فراکسیۆنەکەی خۆت بی دکتۆر مامۆستا سەبارەت بۆی کە ئێمە دەبینین کورسی پێکاتەکان لە خولی یەکەمی پەرلەمانە 5 کورسی بوو پێنجیان بۆ مەسیحیەکان و وەڵام ئێستا بۆ بە 11 پێنجیش بۆ تورکمانەکان زیاد کراوە یەکیش بۆ ئەرمەنەکان زیاد کراوە سەرنجتان لەسەر ئەوە چی کە بەردام قسە سەرەی مەسەرەن لە پەرلەمانی کوردستانە ئەو کورسیانە بەکارهێنراون نوێنەری ڕاستەخینەیان نییە زانی لە ڕاستیە ئێمە هەمومان جارێ لەگەڵ مافی پێکاتەکانی هاوڵاتی کوردستانن هەم کریسیانەکان و یەزیدیەکان تر هەموو کلدو ئاشور ئەوانەی کە هەن تورکمانەکان لە کوردستان ئاژین مافی خۆیانە نوێنەریان هەبێ لە پەرلەمان لەگەڵەوەشا کە ئەمانە ئەگەر هاوڵاتی کوردستانن خۆ ئێمە هاوڵاتی پلەیەک و پلە دوومان نییە ئەوژە کە هاوڵاتیانی کوردستان بۆیان هەبێ دەنگ بدەن ئەگەر پەرلەمانتارێکی کوردستان 20,000 دەنگی بوێ مەفروضاوانی بە 20,000 دەنگ بێنە پەرلەمان و ببنە ئەندام پەرلەمان بەڵام ئەوان کەسیان هەیە بەسەری پەرلەمان 30,000 دەنگی هێنابوو لە هەڵبژاردنەکەی نەکەوە ئەوە هیوایان هەیە بە 350 دەنگ بۆتە پەرلەمانتار لە ڕاستیە ئەمە ستەمێکە لەو خەڵکی ترەکری دووش ئەو ڕێژەیەکی یەکجار زۆرە لە سەدا 10 پەرلەماندا بنرێ بۆ کۆتاکان جگەلەوەی ئەمانە هەوڵ دراوە بەردەوام حیزبی دەسەڵات لەوانە هاتووە کەسانێک هێڵبژاردووە کە پشتیوانی حیزبی دەسەڵات دەکا و بەرنامەیشی بۆ داناوە چۆن ئەوانە بێنە پەرلەمان کە بەداخەوەی لێم ئەوانش زۆرجار لە پێناوی بەرژەوەندی تەسکی خۆیان یا لە پێناوی بەرژەوەندی گروپەکەی خۆیان چێ لە دەسەڵاتا بوو بێ بە تایبەتی لە هەولێرە پشگیریان لێ کردو ڕۆژگارێک یەکێتی دەسەڵاتی هەبوو لە هەولێرە ئەوان لەگەڵ هەولێرە لەگەڵ یەکێتیا دۆست بوون و دۆستی یەکێتی بوون و لەگەڵ پارتی کێشانە بوو پارتی لەگەڵ تورکمانە پێکدادان ڕوویدا لە هەولێرە و بارگەکانیان سوتاو بەڵام دوایەوە کە دەسەڵات یەکێتی نەما پارتی بوو بە دەسەڵاتدار هەمویان بەیاندایەوە لەگەڵ پارتیە دەسەڵاتەکانیان ڕێخست دەرەنجام دەسەڵات دایم ئەم 11 کورسی بەکارهێناوە ئەنجا ئەمانە بۆتە مەلەفێکی زۆر حساسیش کاتێک کە باس لەوە بکەی بڵێ ئەمە نادادپەروەریە پەرلەمانتارێ بە 350 دەنگەوە بۆتە پەرلەمانتار
هەموو لایەنانەی داوای ئەم گۆڕانکاریە بکەن بەوە تاوانباریانەکەن ئێوە لەگەڵ مافی کەمەنەتەوەکان نین ئێوە لەگەڵ مافی کریسیانەکان نین ئێوە لەگەڵ مافی ئەوانی لایەنەکە ئەوانەی تر نین پێکاتەکانی ترکە لە کوردستان ناژین کە لە ڕاستیە من پێم وایە ئەوە خۆی نادیموکراسیە ستەمێکە لە خەڵک کراوە ئەوانش بە عێراقیش زۆرە مامۆسەکە ئێمە دەبین لە 329 کورسی پەرلەمانی عێراق 9 کورسی بۆ پێکاتەکان بە هیچ شێوەیەک تەڵان ئەوەی کوردستان زۆر ناتەندروست و نادروستە و کارێکی هەڵەشە لە کاتێک ئەوانی هاوڵاتی ئەم کوردستانن لە کوردستانە حزبی ئیسلامی هەیە ئەلمانی هەیە لیبرال هەیە هەموو جۆرێکمان هەیە دەتوانن بۆ خۆیان لەگەڵ لەکێک لەو حیزبانە لە پەرلەمانە کاندیدیانە بێ یا حزبی خۆیانیان هەیە با خۆیان بێن منافەسە بکەن بەڵام بەڕاستی ئەو ڕێژەیە لە سادەی پەرلەمان بۆ پێکاتانە ڕێژەیەکی زۆر زۆرە لە کاتێکە خەڵکی تریشیان هەیە ئێمە پێکاتە یەزیدی یەکێتی نوێنەری هەبوو یەزیدی پارتی هەیە بۆ یەزیدی لە حکوومەتیش یەکە خۆیان هەیەە لە پەرلەمان بۆچی لە تورکمانە تورکمان هەموو کاتێک یەکێتی و پارتی یا بە تایبەت ئێستا پارتی وەزیری پێداون وەزیریان هەبووە بۆیان داناون کریسیانەکان بۆ نمونە ئەم جارش پارتی بڕیاری داوە لە حسەی خۆی وەزیرێکیان داتێ کامە شتێکی تەندروستە لە حکوومەتا ببن لە پەرلەمانە ببن بەڵام بە ڕێژەیەک نەبێت کە کار بکاتە سەر دەنگی خەڵک لە کاتێک ئەو کۆزانین ئەم پەرلەمانە تەنها بۆ شەرعیەتدان بە بڕیارەکانی حزب زۆر جار ئیشی کردووە مثلەن ئەم حیزبە ویستوێتی چۆن بڕوا هەوڵی داوە لە ڕێی پەرلەمانتارەکانیەوە ئەم بڕیارە بدەن لە کۆبوونەوەی حزبی بڕیاریان داوە بەرنامەیان بۆ داڕشتووە چۆن شەرعەتی پێ بدەن بچنە پەرلەمان دەنگی بۆ بەرزکردن زۆر کەما بە سەبار بۆی کە پەرلەمان وەکو وەرکەکانی خۆی دەبێت چی بکرێت بۆی کە ئەکتیڤ بکرێت چ لە ڕووی یاسادانە چ لە ڕووی لێپرسینەوە چ لە ڕووی بودجەوە کەمە لە 2013ەوە بودجەمان نییە و تاکوێستە مەسەلەن دوای 27 ساڵش حکوومەتەکەشمان وەکو پێویست توانین خزمەت گوزاری دابین من زۆر گەشتبین نیم بە ئایندەیەکی نزیک بارودۆ خێرەمی کوردستان بەرەو باشی بڕوا بۆ لەبەرەوەی یەکەم ئێمە سیستمێکی هەڵەمان هەیە و دەسەڵاتێکمان هەیە ئەوەندەی بەرژەوەندی حزبی ئەوێ بەرژەوەندی خەڵقی ناوێ دەستورمان نییە خەڵکێکی وشیاریشمان نییە بەداخەوەی لێم خەڵقی هوشیار ئەوەیە نایەڵێ سیستەمی ناداتپەروەر لە وڵاتەکە ببێ و هەڵوێستیە بێ و بەشداری دەنگدانەکە و هەموو ڕێگایەکە گرێتە بەر بۆ ئەم ستەمە قوڵە کاکە لای ئێمە خۆگەری کودەتای سەربازیشمانی هێزەکان سەر بە حزبی دەسەڵاتن لەبەرەوە لای ئێمە کارەکە زۆر زۆر زەحمەت بووە و پەرلەمان لای ئێمە پەرلەمان بێدەسەڵاتە پەرلەمان ناتوانێت ئاسایە دەرکا مەکتەب سیاسی حیزب ڕازی نەبێ لەسەری پەرلەمان ناتوانێت بانکێشتی وەزیرێک بکە و تا ئێستا چەندین جار پەرلەمان ویستوێتی بۆ نمونە وەزیری سامانە سروشتەکان بێتە پەرلەمان داوای کردو جوابێن نەداوەتەوە پەرلەمان ناتوانێت سەرک وەزیران بانکێشکە کە خۆی دەنگی پێدا پەرلەمان ناتوانێت وەزیرێک بانکێشکە کە خۆی دەنگی پێدا پەرلەمان ئاگای لە بودجە نییە پەرلەمان ئاگای لە داهاتی وڵات نییە لە پەرلەمانی عراقی ڕۆژانە چەند بەرمیل نەوت بفرۆشرێ راپۆرتێک ڕۆژانە ئەچێتە لیژنەی دارایی پەرلەمانی عراق نەوت بە چەند فرۆشاوە چەند فرۆشراوە مانگانە ئەم راپۆرتە ئەچێ ڕۆژانە ئەچێ ساڵانە بۆیانەچێ بەس ئێمە بە 10 ساڵیشە بێ و تەحەداشەکەم پەرلەمانتاری هەرێمی کوردستان بزانن داهاتی هەرێمی کوردستان چی لێ دێ چۆن دەفرۆشرێ بۆ کوێ دێتەوە قەرزەکانی هەرێم چەندن بۆچی قەرزکراون هیچێن هیچی نایزانێ و تەنانەت وەزیرەکانی نایزانن وەزیری دارایی پێڵەن بەیانیە و موچێت تەوزیعکە بە تەلەفۆنێک و واگەر پێشی نەڵێن ئاگای لێ نیە و ناتوانێت دکتۆر کاتمان زۆر کەمەوە سەبارەت بە حکوومەت وەکو بەرهەمی هەڵبژاردن کە ئێستا مەسەلەن لە سەربەندی پێکێنانی کابینەی نوێم داین ینی لە ڕووی چی بۆ کردین ئەم حکوومەتە لە ماوە ئێم زۆرە لە ڕووی خزمەت گوزاری و خزمەتکردنی خەڵکەوە وڵی ئەو کابینانی ڕابردوو بینیمانن کە من باسی بەرەی کوردستانیم کرد دوای دروستبوونی کابینەکان ئەگەر بەراوردیان بکەی ئەتوانین بڵێ سەردەمی بەرەی کوردستانی زۆر لە سەردەمی حکوومەت و پەرلەمان باشتر بوو ڕۆژ بە ڕۆژیش هاوڕام لەگەڵ قسەکانی کاکدارە مامۆسەدارە کە بەرەو خراپیە چین بێجگەلەوە ئیزافەیەکم هەیە کە ئەم حکوومەتی ئێمە ینی هیچ ئومێدێکی لێ ناکرێت بۆ نمونە کە یاسای سەرۆکایەتی هەرێم دەرچوو لەو ماوەی پێشوە لە پەرلەمان لە پەرلەمان کارەکردنەوەی دامەزە یعنی ئێمە هەندێک لایەن هەندێک کەس تۆزە دڵی پێخۆشحاڵێن ئەمە سیستەمەکەی بە سیستەمێکی پەرلەمانی وانە ینی ئەو ینی بەس مجرد ئەوەندەیە کە سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵەبژێرە لە ناو خەڵکەوە بەس دەسەڵاتێکی زۆر زۆری هەیە دەسەڵاتەکانی جارانی هەیە و پەرلەمانیش ناتوانێت لێپرسینەوەی لەگەڵا بکە زۆر شتێکە یعنی ئەمە شتێکی تایبەتە ئەمە سیستەمێکی تایبەتە بەڵام خراپە هەر خراپترە لە جاران چونکە نە سیستەمی سەرۆکایەتیە نە پەرلەمانیە
ئەتوانین بینین لازم سیستەمی پارتی سیستەمی بەرزانی هینەوە بۆ کاگنێ چیروانەوەوانە یعنی ئەو سیستەمە ئێستا هەیە باشە و گۆڕان و ئەوانە سەیری خۆیانەکەن بەرهەم چی وەرەگرن چ پۆستێکیان هەیە چەند دەسەڵات دابەژەکرێ پێکەوە کاکە ئێستا لە شوێنی وا هەیە دایرەی وا هەیە ئەنجنیان کردو لە بینی حیزبەکانە بەشیان کردووە لەسەرەوە ڕێککەوتون لەسەرەوە ڕێک نەکەوتون سیستەمی هەرێمی کوردستان باش بکەن لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەشە هەر کەسێکی کە بێت بیگۆڕێ هیچ پێی نیە بەڕێزت بەڵا هیچ دەکرد بەم حکوومەت و پەرلەمان حکوومەتی ئایندە نەخێر ینی ئەگەر خراپتر نەبێ باشتر نابێت چونکە ئێمە سیستەممان نییە نظاممان نییە ئیجتیهادات ینی هینەکە دەورەبی باشە بەس بەڕێست و مەسەلەن خەڵکی تریش خەباتیان کردو پێشمەرگەشت بوون ینی هەموو بێئومێد بوون ینی چۆنە من ئێستا خەباتەکەویستکە لادراوە بۆ کاکدارە باسی شتێکی کردوتی ئەگەری ئینقلابی ژنیە چونکە هێزەکان لەسەر سەر بەوانن ئەگەری چی هەیە خەڵک ئێستا بەم وەزع هەموو ناڕازیە توێن بە باسی مەسەلە سیاسەکە نەکەین مەسەلە ئابوووریەکە وەزعی خەڵک چۆنە پارەکەمان وەرەگرن لە بەغاون لێ ناماندێنێ یان ئێمە شتێکی زۆر واضحە تر پێویست بە ناکە دوو احتیمال هەیە احتیمالی یەکەمیان ئەوەیە کە ئەبێ هێزێک بێ لە دەرەوە چۆن سەدامیان لە ناوبرد یان کەناریان بیان خەنە ئەوراوە یا شتێکیان لەگەڵا بکەن و ئەو هێزانەی دەرەوەشکێن ئەمریکایە ئەمریکا و دۆستەکانیەتی چونکە ئەمریکا لەم منتیقەیە کوردستان بە ئارامترین شوێنە بینێ بۆ خۆی لە چاو عێراق و لە چاو ئێران و لە چاو تورکیا و سووریا و شوێنەکانیکە هەر ئەو ئەگەرە هەیە ینی ئەو ئەگەریەکە کە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەمریکاوە هەندێک ساکسازی بکەین خەڵکیش ئەگەر خەڵک هۆشیار بوو بۆ خۆی خەڵک هۆشیار بوو بۆ خۆی بتوانێت جارێکی خۆی ڕێکخاتەوە بە شێوازێکی تر لە بەرنمەیەکی ترا هەندێک گۆڕانکاری بکە لە سیستەمی حکومڕانیە لەبەروی من گەشت بینم بەڵام تۆزێ زەحمەتی تێدا هەیە بۆ چاکسازیش زەحمەتی تێدایە لەم کابینە بەس ئەمانە هیچ ناکەن ئەمان ئێستا دەسەڵاتیان دابش کردو ئەم سێ حیزبە دەستیان لێ بشۆ گۆڕان و پارتی وێکێتی تاان لە پێشەوە گۆڕان داانیم چکە گۆڕانی توانی ئەوە نەکە باش گۆڕان ینی هینێکی تری هەبوو اختیارێکی کەی هەبوو باش شتێکت مای بە کورتی لەسەر وڵی من نەواڵم ئێمە کاڵێن بێ هیواین پێمان وایە لەم قۆناغا بەم ڕیتمەی ئێستا هەیە ناتوانێت گۆڕانکاری بکرێ وام حکوومەت و پەرلەمانە گۆڕانکاری پێ ناکرێ بەڵام گەشتبینین بەوەی کە دادپەروەری هەر دەبێ سەقامگیر بێت جێ خۆی بگرێ وەستەم هەرە بێ نەمێنێ وام دەسەڵاتێکێتی و پارتی بەم شێوازە نامێنن بەڵام ئەمە پێویستی فعلەن بە خەباتە بە ماندوو بوونە بەڵام هەچەندە کاتیمەە بەڵام 27 ساڵە ینی کەی دەگۆڕدەوام وایەڵێ هەموو شتێک لە باریکی ئاپسەی لاستەم لە ئەستوریە و هەموو ئەو دەسەڵاتدارانە زۆر لەمانش بەهێزتر بوون و زۆر دیکتاتۆری گەورەتریش هەبووە یا بارودۆخێکی ناوخۆی هاتووە یان گۆڕانکاریێکی دەرەکی کە هەردووکیان لە هەرێمی کوردستان لە پێشەوەن من پێم وایە ئەمە وەکو ژانی لەدایک بوون وایە بە ژانێکی سەختە قورسیش دەبێت لەسەر خەڵک بەڵام دوجار خەڵک ڕزگاریە بێ و من پێشم وایە ئەم جۆرە دەسەڵاتی مافیایی و میلیشیا گەراییە تاسەر لە هەرێمی کوردستانە جێگای نابێتەوە و هەر چەند ساڵێک دەتوانن سەرۆت و داهاتی ئەم وڵاتە ببەن و ئەم وڵاتەوە پاشاگەردانی بێ و حزب بەڕێوەی بەرێ و نە پەرلەمان دەسەڵاتی بێ و نە حکوومەت و نەها وڵاتی سپاس بۆ بەڕێزان مامۆستادارە محەممەد ئەمین وەزیر لە کابینەی پێنجەمی حکوومەت هەرێمی کوردستان هەروە دکتۆر فایغوڵ پێنتامی خولیەکەمی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ